بس جوان دانیشن جوان دانیشن چیه دیدن؟ لەگەڵێ ماڵم جوان دانیشن قاش داگردی قاش داگرە دەی تۆ جوان دانیشە جوان دانیشە جوان بگرن یەک شاما پێ بڵێ لە مۆلا ئەم لاولام نایە ئەم سەر و ئەو سەر و هات و چۆ وەرە و بڕۆ و بە کیفی خۆتان دەرگا بکەن و بێنە ژوورۆ گوێ لە من گرە پەیام لە تۆ دەست پێکە تەلەفۆنێ بۆ هاو بۆ نەهاو مەسج هەچ کەسێ بوو پێم بڵێ ئەمە یەک دووش ئێواران زووە گەڕێیتەوە چکە خۆت زانی گەنجی خراپ زۆرە سێرکردن و ئەمانە هەشتێک ڕوویە ڕێگی بۆ مەژێریتەوە سەعات دەش ئەخەوی مۆبایلەکەش لای خۆمە تێگی تەواو جوان مەیەرەوە تۆش هەستی جواب بگرە ناوی هەموو ڕفێقانتم وێنی زان ڕفقاتی شێکی لەگەڵ شیا ڕێتە دەرەوە تۆش بە هەمان شێوە شەو زوو ئەخەوی مۆبایلەکەت دای منە بەمەرجێ بەڵێ ساعات دوو شەوش خەبەرم نەکەیتەوە لێ ترسم وەرە لەگەڵم بۆ سەراوە نایلێم باقسەکان تەواوکەم بەسە پێمەکەنە وەکو پێم وتن هیچ غەڵەتێکم ناوێت لە ماڵایە هیچ تەسەڕوفاتێکی ناشرین نایە لە مۆلا هەشتێکی ژوڕووی با ئەبێ بێم پرس بە من کرد چوونە دەرەوە بۆ هەر شتێ بوو تێگە لە من خۆ جواب قسەکان چوومە بە مێشتانە مشکە ئەو کەڕ ماشەڵڵا پیاوان بووی ڕۆژ دابەزە من لە جێی باوکتانەوەم سەعات دە بخەون تانیشە ئێستا لەجێی باوکتانە بەڵێ مشکەوەی تر خۆیەت و لە شوێنی باوکمان دانیشتوین لە جێگەی باوکم جەخۆمە من نەترسا ئەوە شتەکە چکە کت و پڕبووی تر ئەوای لێ وەزاگە یاخوا بەخێر بێ کا عوسمان دەنگ و باسک ورۆ بۆ دیارنی هەر بێمانە کردی خێر وای شەگەشتی تێرە والله مفەوەستایتر مەشغەڵەتی حیات خۆ ئەهێڵێت ئەی یادگاریمان هەیە بە مناڵی ڕاگال لێ وەرە ڕەفاقەتی مناڵی شتێکە ئێستا شتێکی کێیە ئەگەر لێ بوو لە مەکتەبەکە تەنیشتەکەمان ماڵی کێ بوو کابرایکی دەوڵەمەند بوو داد پرتەقاڵ و سێوی تیا بوو ئای سێومان دزی ئای تویتە سەرشارم پرتەقاڵی لێکردەوە ئەو تۆ درێژی وەرە ژێرم بەخوا خۆش بوستارە دەنگ و باسی تۆ براژن چۆنە مناڵەکان هەر ڕێکن بە یەکەوە بەڵێ جا تۆ ئەمریکا خێر واللهی ئەوەی ڕاستی بێت من بۆ ئیشێک هاتووم بۆ لات بەجددی یعنی مەشاکیلی ژیان وای لێ کردوم کەدیکە لە خۆم بێزارە بم مفەوەستار بۆ قوربان کاکە تو خۆن نازانی ئەوە من دو سێ ساڵە هاوسەرەکەم ئەمری خۆی کردووە ئەفریقا ئیتر سێ مناڵم هەیە بە حەقەت خوا لە منی پسێنی لە وەجاخان نەیانی خوا نەکات خوانە ئاخر کاکە من بۆ ئەوە هاتووم بۆلات بە حەقەت ئەمەوێ ژن بێنمەوە ئەو مناڵانە ناهێڵن جا هاتووم شکاتیان لێ بکەم بەشکو ئیشەڵا عیدام کرێن عوسمان بۆ خاتری خوا توێ ژن بێنی شکات لە کوورەکەی قانون هیچ ڕێ پێ نایە یعنی چی مفەوەستا تۆ برادەری منی جا من هاتووم ڕووم ناوەتە تۆ یعنی من هاتووم شکاتێن ئەمەوێ سجنیان بکەیت کا عوسمان گیان چی ئەڵێ بەسەر چاو بەس ئەو کێشە و مۆزوعی تۆ بە قانون ناکرێ عیلاقەی بە قانونەوە نییە ئەوە بە سۆڵحی عەشایری ئەکرێ قوربان پورە ڕۆحەکەم سۆڵحی عەشایری چی و نازانم کۆمەڵایەتی چی بۆ ڕێز عەشرەت ماوە من نەچم دامێنی ماز دەکەم بە قوربانە بم هەرچی خەڵکی پیا ماقوڵ و چاکێکردون بەگەشت ئەو لایەنەیە ئیسیفادە نێڵی مێشیان بۆ بژێری وەرە بابە ئەوانەی من نابوتن بەخوا خەڵکی وام کردو بەگەشتا ڕێز عەشرەتی وا چۆتە لای بە شەرفم تۆ لە توای تڕی کردیت دەبات تێگەێنم کا عوسمان بە قسەی کەس ناکەم مناڵی دا باش وەکو قانون هیچ ناکرێ بە من بەس وەکو عەشایە دەتوانم بێمە ماڵەوە سەردانێکیان بکەم و قسەیان لەگەڵا بکەم من بابە مناڵم خەڵکی وا هاتوو تۆ لە پیاوی هیچ نیت من پێم خۆشە بە قانون بێتە ئێرە بیان ترسێنم با بڵێن قانون هەیە من ئەم جارە بە قانونەکەم قانون و بەس قانون نییە چۆن سزن نەکرێ ئەڵەی بۆچی سزن کرای ئاخر لەسەر چی ئەکرێ لە بەرەوەی کوڕەکە نایڵژن بێنی پەیوەندی بە قانونەوە نییە پەیوەندی بە قسەی خۆتەوە لەگەڵ کوڕەکان تا دانیشی مناڵەکانە حیوانەکانە و کێشەکە بۆ حەکەم والحاڵ بڵێ کا عوسمان ئیشەکە بۆ ناکەم حەیف من وەمزانی ڕەفیقێکی بە وەفایت وەمزانی هاوڕێیەتی ئەفامی بەڵام حەیف نایزانیت وەڵاکە من بۆ کردی کاکەستان بە نامۆسم بیتە لە سەی سەرەتایە قاتێکی چاکەت و پانتۆڵم مایتێ بە حیسێتم دوو جار لەبەرم نەکردبوو هێشتا نەشۆرا بوو دەقی نەشکا بوو 20 ساڵ پێش ئێستا باسەکەی تۆ 20 ساڵ جاروانە ئەی باشە چەند جار هاتی بۆ مەطعەم نانی خواردۆ پارە و پێنەوتمە کاکە قەیناکە مەچن بەگژیا ها ئەوە پارەکەی چی بۆ کردی و نۆکایەوەکە بۆ کردی و سەمون و نۆکایەوە بابە عیبە بۆ خاتی خوا
منەزانین چی هاوکاریم کرد چەند جار پارە و پێ نەبوتم وەرە هانە ستارەوە بخەرە گیرفان بە خوبی بەتە حەتەڵقوم چی پێ سەرکردومە ئێستا بدەم بۆ چی بۆ مەسەلە ئەوە نییە من برادەرمین کاکە دەیەک تەلەفۆنیان بۆ بکە کاکە بەسەر چاو بڵێ باوکە شکاتی لێتانەیە با بترسێ بەشکات و قانون ناکرێ وەکو عەشار باشە تەلەفۆنێکیان بۆ بکەم بانیانەکەم بۆ ئەوە قسێ ئەوەیان بڵێ ئەزانین تۆن من مناڵی خۆم و خۆم ئەیان ناسم لە قانون و لە پۆلیس زۆرە ترسن هەر کە هات بە قسەی منەکەی یەک سەڵێ بە عاسمان هەتا قێنەجارە با بلە بترسێ بلە وڵا بلە تۆپی 106 پێوە نێوزانی مێش و لێ بەلایڕە بلە لە فیشەگە ترسێ شش حوتێک هەبنی بەبەر پێیانە مێنێ بە قاچارە بە تاپ تۆ سەڵاسی ئەترسن بەکەیشتی وە ئەبێ بۆ خاتری خوا مەفەوەستار باشە کاکە ئێستا تۆ بەس تەلەفۆنیان بۆ بکە بڵێ کاکە باوکە شکاتی لێتان هەیە ئێوە ئەبێ بێن بە فڵان مەرکەز بەسەر چاو یەکسەرە ترسن. ئێستا تەلەفۆنیان ژمارەکەی چەندە بلێ نازانم بەخوا تووشت بە قانون ناکرێ بە قسەی خۆش بانیانەکە متەق یەک دقیقە بلە ئەو نەوەڵ ئەو خلێ ئەوەتە سفر سفر حوت سفر بەڵێ کاکە جان حو بەڵێ ئەمە سفر حەو واللهی عینەکەم پێێنێ ئەو سواری تریانە ها بەڵێ بەسەر چاو چاوە بەسەر چاو بڵێ مەرکەزە باوکە شکاتی لێت ئێستاەکە بەخۆیە ڕەخەمەڵێ لە قەسابخانە ئیشەکەن حەوت چی بە تەلەفۆنە سامەکە وز باڵێ ئەلو ئەلو بەڵێ فەرموو چۆنی باشی سەرچاوم وەڵای کورە سووەرە باشی چی کورە نەوەڵا خواگەل لەگەڵ خوش و براکەمە دانیشت و قڕێ پێین باوکماون بوو ئەتوانی سەردانێکی داری پۆلیسخانەکەمان بکەی گەڕشەوەتان مەرکەز بۆ دستان لێون بۆ کاکە نەخێر باوکشکاتی دێکردوون خۆت و خوشک و براکە بێن بۆ ئێرەخێرە چی بوو بۆ لە مەرکەز و تەلەفۆنەکان ڕۆژمان توو شکاتی لێ کردووە چی؟ شکات لە چێ کردووە تۆ شکاتی لێمە کردووە چی بوو دایخستەوە ها چاول لێ گورە ئەو لایە من لە ئەومەتی محەممەد جیاوازە با تەلەفۆن بکە. بۆی بکەرەوە بڵێ بابە مەفرەزە بڵێ بە دەبابە ئێمە برم ساترسێت نازانم مەرکەزی چی باوکمی جوش چی کرد کردیەوە لەگە بەڵێ فەرموو ئەو بە داخستەوە آخر مامە ژیانی مە خۆمان لە غەریبەتیەوە بێتاقەتین و یعنی مەرکەز شۆتای چیمان کردووە ئێمە بە خۆشی خۆتان وەرنەژینا بە مەفرەزە بە تیاڵانەتانێنم یین بە قوربانی چاوم ئێستا یین بەخوا ئاسە دەسێت دووشانەگرم و یەم بەخوا دەی ئەوە چاوەڕوانتانم ئەوەتی مابڕینەوەگەنێن مەفرەزان ێرم بۆ چیمان کردووە ئێمە نازانم باوکمە شکاتی کردووە شکاتی لێ نەکردووە لە چی بکەین کاکە شتێ بڵێ گۆبەنەکە ئەنەنەوە دوای کە من پلانتان بۆ دانم ڕێک کەشت مەگەن بۆی باوکم تووڕە بێنەمە چی بکەمەوە من جارێک دەکە نازانم مێشکم مەشغوڵە چی بوو کاکەستەر ئەڵێ ساین ئەوە پێم خۆشە ئەوە هەڕەشی لە پێ ئێستا هەگاتە ئێرە سیڕێی کردووە لە پۆلیس وەکو عەشار ڕەشەی لێکەین بە زۆکو قانون هیچم بۆ ناکرێ هەر کە هاو بڵێ باوکتان زۆر تووڕێە شکاتی لێکردوون ئەبێ هەموو تا سەجن کرێن دەبووم بکە ئاخر دەبوو ئەمەنە ئینکاری چیم بۆ بکرێ بەسەر چاو درێخی لێ ناکەم دە باشە بابێن گەورم ناڵەکانی کاوسمان هاتوون با بێنشوو بکە بەسەر چاو سلام باشی قوربان جان سلام باوکە جان چۆن با ملی شکاو بێن بە ئەسپەی ورد بێن لەسەر خۆ کاوسمان دانیشم بۆ دانیشن با دانیشن با بە پێوە ئاوی قاچیان بێتە خوارەوە باوکە یەک دقە ڕوخسەت قسەیەک مێ بیکەم قوربان جانەوە دەدەقێ مۆڵەتم بیت سایەمەوە دەدەقە بە ناموسم بەس بچێتە دەرەوە مفەوەستان بۆ ناژێت ئەمەتیوە ڕاکە کورد باوکەکەم بە خۆمە ڕاکردنی چی ماڵاوە وەڵا ئیزنی مێ خۆڕۆڵە تازە کردێ بە خۆت تا ئەمرێت دانیشم کاکە دانیشم بە تێ بگەم زانم ششەکە چییە کێشەی ئەوە چیە لەگەڵ باوکتانە ئەزانی چی قوربان جان بە قوڕایمە کێشەمان نییە لەگە باوکمانە جاوە باوکمانە پێڵای سەرمان بە حرمەتێکن ڕێزی لێگرین بەڵام من سەر لە یەکشت دەناگەم تەمان لەگە ڕێز و حرمەت ما قوربان جان قسەیەکەم ئەمە نەبێتە قاڵبی نەسیحەتەوەمانەوە من نازانم ئەم مۆزوعی باوکم چ ڕەتیشیە بە یاسا قانونەوە چۆن ڕەتی نێوە یاسا قانونەوە باوکە شکاتی لێکردوون سزمتانەکەم ئەزانی چی قوربان قسەکەی تۆتەوە
خۆ بەخوا باوکم خۆیەتی هۆسە بەهاتە لەگەڵم مناڵانەیە دانیشتە تێگی دانیشتا گفتوگۆمان کردە ئەجنا بەخوا بلە واگە لێم زۆرم خۆشەیە بەهاتە گوتە ئەو مۆزوعەکەم وەڵای نەک لە ژنێک سێدانە ژنمان بۆ هێنا برام ڕۆ لەو درۆیە ئێوە سێژنتان بۆ منەهێنا ئەی باوکیان تۆکی داوایشن کرد قوربانیان قەت داوایش نەکردە داواکەدا بمانێنێت ئەوە نێشکاتی لێکردون کورە بابە خۆماز نییە بە نێوتانەوە دیابێ هەستم لە بەرچای مفۆست دانیشەکە ئاسمانیانە شوێنی ونیێرە شوێنی قانونە ئەوە داواکەی لامە شکاتی لێکردون سزنتانەکەم ئەگەر موافق نەبن باوکتان ژن بێنێ ئایجا چەند خۆشە مفەوەستا بیان بێنم لە سژنە جا ئەولایش بۆ لێ سەوە دڵم پیانە سووتێ ئەبێ ئێوارە خواردنیان بۆ بێنم هەستی کوڕم تۆ چی خۆی ئێوارە بۆ سژن بۆ بێنم هەر بەرگر باشە ئەی تۆ کچم پیزا ئەی تۆ بلیژیان کەباب بە فالودۆ ئەها چاول لێ ئەڵێ ڕزوان بۆ شێ دەبی کەباب بە فالودۆ خراوە ناڕەسن ئاوا گەورە کردین ئاواشم بۆت زانیی قوربانیان خۆ قەیناگەوە ڕەفیقتە ئایان هاتۆ شکاتەکە بەڵام ناشکی قسە بکات ئەو قسەکەی ئەو ڕاست بێ خۆ ئێمەش مناڵین و خۆ ئێمەش ئەبێ ئێوە موافق بن باوکتان ژن بێنێت لە مدووە ئەگەر ناچیان لەکەی سزنیان سجن پێ بەخوا سجن مشکی تایە ئەمەە پشیدە ڕاکە لەژێ دەستیان بەخوا ماگەرکەی تیا ئاوا لەکە چاوە لێڕتیێنێ جار ڕازی بن بانەچنەوە ئەو ڕێگای ڕاستیشکی باوکە من جارە لە فیلمە بینمە لە سژنەکانە کریمەزەکەی تیا لێ جێشکێتەوە ڕائەلویترێتە دەرا ئەبێ بیخۆی ئەی باوکە ئەبێ بیخۆی ڕازین آخر وعد پەشیمان نابنەوە پێ قسەی کردووە تەواو پێ وەرە پێش دەست بێمە پیرۆز بەدڵی خۆش وعد مەیدە بۆ حەفلەکە ماڵمانکەی ئەبێ لەوێ بن ڕۆڵە وەستان جەنابی شلەوت حەفلەیە یابێ بەشدار بیت ئەرێ تۆچیت ئەو هەموو خیبرەیەت دەستان خۆش بێت باوکە وعد دێمە لەو حەفلا بێت تەپتۆزە بۆ منێمەوە یەک زلم و کوتە بکەم خەڵک وا بزانم بە لەرزەی بە ڕەخەری لەسەر و حەوتەوە ئاباو پێگای تۆ سکاڵایە بابێتە ژوورۆکە سەرچۆ فەرموو ئەگە یارمەتی ئێمە بن با بڕین باشترە چونکە ئیشمان هەیە و ناڕێژ گەورە ئیزی مەدە شکاتم لەسەر هەیە شکاتی چی وڵی پاری لەسان عوسمان پارەی چی نازانم پارەی چی قوربان لەگەڕەکە ئارەسا ژن دێنی ئیتیخابێک کرا من یەکێک ملو دەنگ دەرانی کە لە ئیتیخابەکە بووم بەڵێ خەڵک ئازادە چۆن دەنگەدا وایە بەڵێ من بەڕاستی دەنگم نەدا بەڵام پێشتر 50 زایدا بووم ئارەسا دەنگی بەنێ کە دەنگم نەدایە لە دوای ئەوە 200 زایتری لێساندن ئەمە بەس بۆی دەنگ نەیا بۆ ژن بێنێت بەڵێ چی بکەین جانەوەش نەبوو ڕۆتیشی کردمەوانە عوسمان ئەمان چی ئەخە دەتوە سێری کرد تۆ پێویستان نەبوو وڵای ڕوونکردنەوەکە باغەڵت تێنەگەی بەس پشتێنەکەیم لێکردەوە من شایەتمێن بلە وا بوویان باوکە بەس پشتێنەکەی بوو وڵای بەس پشتێنەکەی نەبوو داماوە ڕوت و قوتە کردوانێ وڵای قوربان لە ئاخرێکە ڕۆژتۆ داماوە خاولێکمەوە بەسەر شانیا ئەو ڕشۆڵێ ئەمان چی بوو وەرە بۆ خاتی خوا ئاخر ماڵە بە قوڕ نەچیرێت ئەگەر ڕۆسەتمان بێ ئێمە بڕێ شیوانی ئەکەجان بڕۆی عریزەم بۆ بنووسە بۆم بێنەرەوە باشە دەبووی ئەمە چێکە ئاسمان شیوا بێ ئەزانێت چەند مەفەوەستان تێوگەێرم مۆسەڵەکە ئەزای نابێ عیبە سایەمەوە هەلو هەلو تۆزی قوربان باشە عەمرتان نەمێنێ ئەی هاوای ئەم کابرایەتان چۆن دۆزیەوە ناشێن جارە فیدی ئێوە بێ ئاخر ڕاستم لەگەڵا بڵێن کورە مفەوەستا برادەرم و هاوڕێی قەدیممە ئێستش پیلێن لە سجن تۆمتانەکان بەخوا سجنتانەکان ئێوە بوون یعنی باوکە ئەوەی کەوتن مشتەکە و ئارەوەڵابێ هەمووی بخۆن هەمووی تیاوی بیشی بۆی ئارەوەڵا ئێوە بوون وەرە دانیشی کاکە دانیشی جۆ بگرە پەیام هەستی ئێمە ئەبێ ئەو پیاوە بدۆزینەوە بابا تۆ زۆر سەیری ئەی من بۆ ئێوە مێناوە بۆ ئێرە
کاکە گیان قالە سمێڵ ئەبێ بزانین لەکوێیە کاکە گیان هەموو ئێوارە هەموو خۆم بە چاو خۆمەی بینم هەموو ئێواران دێتە ئەم پارکە لێرە یاریەکە ئەدە کاتێ ئێستش لێرەیە ئێستا ببی دۆزم ناوەی بابە ئێدە پەیامجانتە تۆ سوگەڵیدا هەزە بگەڕێ من ناتوانم کاکە زانین چی هەستی گیان زۆ زەرورە زۆ بنەوە تاوەتا کۆ تاوەتا لەوێ یاریەکە وەڵا خۆی هاوار کاکە فریام کە بۆ چۆمە بکەوتم برا قالە سمێڵ چۆنی وەرە خوارە بۆ شوێ دەتۆرە خۆش هێزێم ببین دەتۆرە بێ نام دەتۆرە نام بۆ بەخوای وەرە نام ئەڵێ برا وەرە ها جەماعە دادوین ئیشمان پێدا وەرە با دوو قسە بکەین و بڕۆیت ئیشی چی ئیشمان پێدا نخەی نام یاعی نای نام وەرە چاکەکە بدایی ئێستا من تەمۆچێنەوە کاکە ئیشمان پێێتە زۆ جارە بۆستا پێی هێنا چی بووە قالە سمەگەن جێسمێڵ قالە سمێ فەرمو دوێنێشەوە ها لە ماڵمان بووی بەڵێ. کاتی دەنگدانەکە بەڵێ. باوکم پشتێنەکەی داکەنی 200,000 بە خاوە لێسەنی ئێ بەڵێ. ئاها ئینجا ئێستا باوکم شکاتی لە مەرکەز لە ئەم سیانەمان کردووە ئێ. ئێمە ئەدا بەگرتا ئێمە هاتوین ئێستا تۆزێکی تر ئێمە چین بۆ مەرکەز تۆ لە دوای ئێمە بە نیو سەعاتێک دێتە ژوورۆ شکات لە باوکمەگەی ئەڵێ جەنابی مپاوە جەنابی زابط ئەمە پارەی لە من خواردەوە پشتێنی بێداکەن نا مشتیوانە نایکەی چییە؟ نایکەی باش گۆگرە مامەقالە ئەگەر بێت و تۆ بە قسەی ئێمەنەکەی ئەوە هەرچی مەلەفە هەیە ئێمە نێری بۆ ژنەکە و اینجا حەزێکی بزانی مەلەفەکان چی ئەوانەیە کە سنان بدانەوە بە ناوی کچەوە لەگەڵ کچا قسە و کردووە پێ خۆشەمانە ژنەکە بیزانێ دانیشە ئەزانی چیمانەوێت هەستی گیان پێ بڵێ کەس چیمانەوێت هیچی وامانەوێت تەنها ئەوەیە دێ بۆ مەرکەز ئەڵێ کاکە من شکاتم لە کاک عوسمانەیە پارەی لە من خواردەوە ڕووچی کردومەتەوە چۆن بۆ ژنەکە و مەلەفەکە ڕازی چیتان دەوێت ئێوە کاکە نه بۆستە کاکە ئەزانین چیە مامەقالە گیان سێری من کە باوکم پارەی لە تۆ نەسەن ئێمەش تەعویزی بۆینەوە زیاتر دەینێ ئەها ئەوە عادی هەستە باری دەی چاوەکە ئەوە ئێمە ڕوین چاوەڕی توینە مەرکەزەکە باشە ئێستا تێگەیشتی مامەقالە دوای نو سعادی بۆ مەرکەزەکە سکاڵە لە باوکمەکەی تێگەشت تۆ جارێ دانیشە لێرە ئێمە ڕین باشە تۆ دانیش ئێمە باقی ئەیخوا چۆن تووشی ئەم مشکلەیە بوون ئاخر لە پێناوی چیدا بەخێر نێنە بۆ خاتی پێغەمبەر بەخوا وابزانم لە مردنەکە شارە بەسە قەبرەکەمەوە بن دایمە خەریکی فیتوفاکەن بۆ من ئاچیتان لێ بکەم ژیانی منتان فەوتان کورە ڕووی بابی خۆم ڕەش بێ ئێوە کە فامتان کردو من وڵاتم بەجێ پێشتا بەس حەزم بوو کاکە ئێوە توان بڕۆن یا ئەڵڵا باورن تۆ دانیشە ئیشمان بە توێ ئاخە من مەشروعی ژنێنانم هەیە مفەوەزدار ئیشمان بێ قوربان دانیشە کاکە بڕۆ خواافسان بەسە چاقور بە ئەها تەها باوکە ژیان باجی پشتیان داکردن ئەوە بێ باجەکەی بە قورسی بێت تێگەی جا باوکێکیان خەمیشنە لە بەسەرفەتا دیسکێنە بۆ هێنی بۆ سجن بڕۆنە دەرەوە پێ نییە هەمووی خۆم بۆ دەشەوم بۆت و تۆکەم بۆتە بێنە ئەڵێ باوکە حەزر هیچ نیە ئارە بۆ بێنە بۆ با حەزم لە قەبری ئاشدای بڕۆن دەرەوە کاکە بڕۆ دەی لە بڕۆن بڕۆن دەرەوە بڕۆن کاکە ئەوە ڕۆژیان نییە منیتیان حیاتم فەوتا من بۆچی هاتم سلام علیکم سلام لێنە کاکە نیسو عزیزەکەی کاکە ناکرێت لە جاتی دووسڵەکە 400 بەمێ دانیش لە جاتی پشتێنێت کاکە دوو پشتێنی بێن دقيقة كاكا اسمان مفوز علي مفوز علي بەڵام قوربان هاورە کاوسمان بۆ بەرە بۆ سجن بەسەر چاو عوسمان بۆچی هاتی تووشی چی بوو ئەمە یاڵێ هاتم بۆ ڕێسمێڵم نایابانی شەمبیلا تڕحێم لە دوشتی ئاواوەیە خوا وەرن بادی ئەقرین بۆ سجن